بۆ چونتان چێ لەسەرەوەی کە پرسی موچەکراوەتە بابەتێکی بانگەشەی هەڵبژاردن. ئێمە دەزانین کە لە هەرێمی کوردستانە هێزی چەکدار حکومەکە، تەوهماتی ناسیۆنالیستی و بڵاوکردنەوەی کوردایەتی و کوردپەروەری و نیشتمان پەروەری یەکێتی و پارتی کە هەموو ڕۆژەی فرۆشن بە دەوڵەتانی ناوچەکە و بە قەولی خۆیان بە بێگانە بە خەڵکی ئەفرۆشن و هێزی چەکدار کە هەیەە و ئیمکاناتێکە لە دەستیانە دەیانەوێ تەنانەت ماف و حەقی هەناسەدان و ژیان و موچەی خەڵکە خۆی کاری کردووە بەدەستەوە بگرن بۆەوەی کە بەکاری بێنن بۆ بانگەشەی انتخابات کە داهاتوو خۆ نەگەر یەکێتی و پارتی. ئێمە هەفتەی ڕابردوو بوو سروە عەبدولواحیدی بزوتنەوەی نەوەی نوێ بە ئاشکراوت ئەگەر ئێمە بچینە پەرلەمانەوە کێشەی موچە چارەسەرەکەین و لە کات و مانگی خۆیان دەرێن چۆنەیکە؟ ئایا توانێت دەوڵەت تێدا مەزێنێکە یا هەر دامەزێنێت لەسەر ساسی قانون و مافی هاوڵاتی و لانی کەمی ژیان و بژێوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دیابنکە یا ئایژەرچێتە تەحالوفەوە لەگەڵ یەکێ لەلایەن یا چەند لایەنێکی شیعەیە هەر هەمان ناو کێشە دووبارە ئاکاتەوە. بۆی ئەمانە درۆکەن لەگەڵ خەڵکی کوردستانە. بە بڕای من خەڵک نابێ بەمانە بڕوا بکە، خەڵک ئەبێ حەقی خۆیەتی سی ڕۆژکارەکە حەقی خۆیەتی پارەی مانگانە لە کاتی خۆیان وەربگرێ. ئەمە نە سەدەقەیە نە ئیمتیازە تا بکرێتە بانگەشە. و من پێم وایە ئەگەر دادگای لە هەرمی کوردستانە هەیە ئەگەر بەڕاستی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کۆمیسیۆنێکن کاری پیشەییەکەن دەبێ ئەمانە قەدەغەکەن و ئەبێ دەمی ئەو میدیا و کەسانە ببەسرێک ئەگەر بێت و مەسەلەی موچە بکەنە بانگەشەی هەڵبژاردن بۆەوەی کە دەنگی خەڵکی پێکۆکەنەوە. ئەمانە بێ قەدەغە بکرێ. من پێم وایە ئەوە ڕێگاکەیەتی ئەجینە ئەوان ئامادەن دەست بۆ هەموو شتێبەرن بۆی پێگە و کورسەکانی خۆیان زامن بکەن.